ماڵتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پشتیوانی شاخەوانانی کوردستان لە معەلیمانی سزادراو، بەیاننامەی خانشینکراوانی کرماشان بۆ پشتیوانی لە خانەنشینانی بانکێشکراوی گیلان، گیانەدەستانی 4 هاوڵاتی لە کرماشان بەهۆی ڕووداوی هاتوچۆ، پشتیوانی هۆزە عەرەبەکانی تەبقا لە هێزەکانی سووریای دموکراتیک و ئەشکەنجە و هەزاری بەندکراوانی ژین لە زیندانی قەرچەک. پشتیوانی شاخەوانانی کوردستان لە معەلیمانی سزادراو. ڕۆژی شەممە 1 خەرمانان کۆمەڵێکی بەرچاو لە شاخەوانانی کوردستان بە مەبەستی دەربڕینی ناڕزایەتی دژ بە سەپاندنی حوکمی ناڕەوا بەسەر معەلیمانی کوردستان کۆبوونەوە. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە معەلیمانی ئەندام لە ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان لەلایەن لێژنەی پێڕاگەیشتن لەسەر تاوانەکانی ئامۆزش و پەروەرش بە ناڕەوا حوکمی دەرکردن لەسەر کار، خانەنشینی زۆرەملێ و هەروەها دوورخستنەوەیان لە پارێزگای سنەیان بەسەردا سەپاندن. بەهۆی ئەم کردەوە نایاسایەی ئەو لێژنەیە لە سەرانسەری کوردستان و ئێران ڕێکخراوە و چالاکە مەدەنیەکان دژ بەم هەڵوێستەی ئەو لێژنەیە ڕاوەستاون و خوازیاری هەڵوەشانەوەی حوکمەکەیان بوون. بەیاننامەی خانشینکراوانی کرماشان بۆ پشتیوانی لە خانشینانی بانکێشکراوی گیلان. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی تەمین اجتماعی لە شاری کرماشان بە مەبەستی پشتیوانی لە 4 خانەنشینی بانکێشکراو لە شاری گیلان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و خوازیاری کۆچایی هاتنی سەرکوتی خانشینکراوان بوون. لە ڕۆژانی ڕابردوودا 4 چالاکی خانشینکراو بەناوەکانی یونس ئازادبەر، ئەمیر وەقاری، ئیبراهیم دانشپەژوو و شۆهرە کەسایەتی لەلایەن دادسەرای گشتی شاری ڕەشتەوە بانکێشکران. لە بەیاننامەکەدا سەرەڕای ئاماژەکردن بە زیادبوونەوەی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرچالەکانی مەدەنی، خوێندکاران، معەلیمان و ژنان دەستنیشان کراوە کە دەوڵەت نەتەنیا وەڵامی داخوازیەکانی خانشینکراوان ناداتەوە، بەڵکو بە بەرچاو نەگرتنی مادەی 96 و 54 یاسای تەمین اجتماعی مەترسی لەسەر ژیان و مەعیشەتی خانشینکراوان ساز کردووە. ناڕزایەتی ژینگە پارێزان دژ بە ئاگرجانی دارستانەکانی کوردستان. کامران دووپلورە، چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی شاری مەریوان لە ڤیدیۆیەکدا دژ بە دووبارەبوونەوەی ئاگرگرتنی دارستانەکان لە کوردستان ناڕزایەتی دەربڕی. ناوبراو هاماژە بەوە دەکات کە ئاگرگرتنی دارستانەکانی کوردستان بەشێک لە پیلانی نەیاران دژ بە سروشتی کوردستانە و جەخت لەسەرەوە دەکاتەوە لە ئەگەری وەڵام نەدانەوەی بەرپرسان و هەروەها لێکۆڵینەوەیان لەسەر هۆکاری ئەم کارەساتە خەڵک ئەڕژنە سەر شەقامەکان و ناڕزایەتی دەرەبڕن. گیانەدەستان و برینداربوونی 5 هاوڵاتی لە کرماشان بەهۆی ڕووداوی هاتوچۆ. ڕۆژی شەممە 1 خەرمانانی 1404 5 هاوڵاتی خەڵکی شارەکانی ڕەوانسەر و جوانڕۆ بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ لە ناوچەی سەرابیاوەری کرماشان گیانیان لەدەستا. بەپێی هەواڵەکان هاوڵاتیەک بە ناوی عەتام مەنسووری خەڵکی شاری ڕەوانسەر دەستبەجی گیانی لەدەستدات و هەروەها 4 هاوڵاتی دیکەی خەڵکی شاری جوانڕۆ بەناوەکانی دانا میرانی خەڵکی گوندی بەیوەند، مەسعود فەقیهی خەڵکی گوندی میراباد و دانیشتووی شاری جوانڕۆ، مەسعود مەحەممەدی و عەدنان مۆرادی بەهۆی ئاگرگرتنی ئۆتۆمۆبیلەکەیان لە ئاگردا دەسووتێنە و گیانیان لەدەست ئەدەن. جێگەی ئاماژەیە ساڵانە بەهۆی خراپی دۆخی جادە و ڕێگەوبانەکانی کوردستان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەست ئەدەن یان بە سەختی بریندار ئەبن. گواستنەوەی نایاسایی 3 بەندکراو بۆ بەندی گشتی لە زیندانی ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا 3 بەندکراوی سیاسی کە حوکمی سێدارە یان بەندکرانی درێژخایەن بەسەریاندا سەپێنراوە بۆ بەندی گشتی زیندانی ورمێ ڕاگوێزراون.
بەپێی راپۆرسەکان ئەو سێ بەندکراوە بەناوەکانی پژمان سۆڵتانی، سۆران قاسمی و ڕزگار بەیگزادەی بابامیری کە حکمی سێدارە یان زیندانی درێژخایەن بەسەریاندا سەپێنراوە بەبێ لە بەرچاوگرتنی یاسای جیاکردنەوەی بەندکراوان بە پێچاوانەکانیان بۆ بەندی گشتی زیندانی ورمێ ڕاگوێزراون و ژیانیان لە مەترسیدایە. سەپاندنی حکمی زیندان بەسەر چالاکێکی مەدەنی و خوێندکارێکدا. لە بەردەوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی و خوێندکاراندا دوو هاوڵاتی لە شارەکانی مەهابادی ورمێ بە ناڕەوا حکمی زیندانیان بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، هاوڵاتیەک بە ناوی حەمید چەپاتی چالاکی مەدەنی خەڵکی شاری ورمێ لەلایەن دادگای ئینقلابیە و پارێزگایەوە حکمی 6 مانگ زیندانی تەعلیقی بەسەردا سەپێنراوە. هەروەها هاوڵاتیەکی دیکە بە ناوی پوریا نەسیری خوێندکاری زانکۆی ئازاد لە مەهاباد حکمی 3 مانگ بەندکرانی تەعلیقی بەسەردا سەپێنراوە. پشتیوانی هۆزارەبەکانی تەبقا لە هێزەکانی سووریای دموکراتیک. ڕۆژی شەمە 1 خەرمانان سەرۆک عەشیرەکانی ناوچەی تەبقا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دموکراتیک ڕاگەیاند. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوەکە هێزەکانی هەسەدا پارێزەوانی هەموو خەڵکی ئەو ناوچەیە و پێویستە خەڵک لە هەموو کاتدا پشتیوانی ئەو هێزە بن تاکو بتوانن ناوچەکانیان لە داگیرکەران بپارێزن. بە وتەی سەرۆک عەشیرەکانی ئەو ناوچەیە، هێزەکانی سووریای دموکراتیک تاقە هێزە کە دەتوانیویەتی دژ بە هەموو مەترسیەکان لەسەر ژیانی خەڵکی ناوچەکە ڕابوەستێت. هەروەها جەختیان لەسەر ئەوە کردەوەکە کاتێک هەموو خەڵکی جیهان پشتیوانیان لە خەڵکی لێقۆماوی سووریا بڕی، بە تەنیا هەسەدە گیانی خەڵکی پاراست و بە ڕێخستنی هێزە پارێزەوانە خۆجێیەکان هێزی پاراستنی بە خەڵکدا. لە ناوبردنی سیستماتیکی ژینگەی باکووری کوردستان. بەپێی راپۆرسەکان، ژینگەی باکووری کوردستان لە ساڵانی ڕابردوودا بەهۆی سازکردنی بەندا و ئاگردانی دارستانەکان، کۆڵاندنی کانگە و هەروەها بڕینەوەی داری دارستانەکان زیانێکی زۆری بەرکەوتووە. کارناسانی بواری ئێکۆلۆژی لە باکووری کوردستان هۆشداریان داوەکە لە ئەگەری بەردەوامکردنی ئەم سیاسەتە دژ بە ژینگەی ئەو ناوچانە پەیڕەوکراوە، لە ساڵانی داهەتوودا خەڵک تووشی جۆرەها قەیران وەکو قەیرانی نەبوونیا و لە ناوچوونی زەویە کەشاوەرزیەکان و هەروەها پیسبوونی هەوا دەبن و مەترسی لەسەر ژیانیان ساز دەبێت. دووە هەواڵ ئەشکەنجە و ئازاری بەندکراوانی ژن لە زیندانی قەرچەک. بەپێی هەواڵەکان، بەندکراوانی ژن لە زیندانی قەرچەک بە ئەنقەست لەلایەن بەرپرسانی ئەو زیندانەوە ئەشکەنجە و ئازاری جەستەیی و دەرونی ئەدرێن و ئەمەش بووە بەهۆی خراپی دۆخی تەندروستی بەندکراوان. سۆغرا خۆدادادی بەرپرسی زیندانی قەرچەک و هەروەها بەرپرسانی دیکەی ئەو زیندانە بە بیانووی پشڕانی بەردەوامی کارەبا و نەبوونی ئاوی خواردنەوە چێشتخانەی ئەو زیندانەیان داخستووە و تەنانەت ئەگەر بەندکراوێک ناڕزایەتی دەرببڕێت لەلایەن هێزەکانی زیندانەوە بە توندی هێرش دەکرێتە سەری و ئەشکەنجە ئەدرێت. جێگەی ئاماژەیە پاش کرانە ئامانجی زیندانی ئەڤین لەلایەن ئیسرائیلەوە کۆمەڵێکی زۆر لە بەندکراوانی ژن ڕەوانەی زیندانی قەرچەکران و ئێستا خاوێنی شوێنی ڕاگررتنی زیندانیان لە دۆخێکی زۆر خراپدایە و بەندکراوان تووشی جۆرەها نەخۆشی بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.